سڵاوتان لێبێت لەم ڤیدیۆیەدا باسی چۆنێتی بەکارهێنانی ئامێری مەودادەرتان بۆ دەکەم بە شێوازێکی زانستی. ئامێری مەودادەر ئامێرێکی پلاستیکی درێژکۆلەیە کە مەودایەک فراهەم دەکات بۆ گواستنەوە و گەیاندنی دەرمانی ناو بە خاخەکە بە ناودەم و هەروەها هەندێک لە کاریگەریە لاوەکیەکانی دەرمانەکە کەم دەکاتەوە. پێویستە بزانین ئەم ئامێرە بۆ چ جۆرە بەخاخێک بەکاردێت. ئەم ئامێرە بەکاردێت بۆ ئەو بەخاخانەی کە لە جۆری میتەری دۆز ئینهەیلەر یان لە جۆری بەخاخی ژەمۆکە پێوراون. ئەگەر دڵنیانیت بەخاخەکەت لە چ جۆرێکە ئەوە ئەتوانیت ڕاوێژ بە پزیشکی دەرمانساز بکەیت بۆ دڵنیابوونەوە. شێوازی بەکارهێنانی ئامێرەکەش بەم جۆرەیە. سەرەتا ئەگەر ئامێرەکە لەو جۆرانە بوو کە لە چەند پارچەیەک هاتووە پێویستە پارچەکانی ببەستی. پاشان سەرقەباغی ئامێرەکە لا ببە و بەخاخەکە بە جوانی ڕابوەشێنە. پاشان بەخاخەکە بلکێنە بەو شوێنەی کە لە ئامێرەکەدا بۆی دابین کراوە. پاشان ئامێری مەودادەرەکە بە شێوازێکی ئاسۆیی بگرە، هەناسەیەک بە هێواشی دوور لە ئامێری مەودادەرەکە بکەرە دەرەوە. پێویستە دەرچەی ئامێری مەودادەرەکە بکەیتە ناودەمت و بە لێوەکانت دەوری بگریت. بەڵام لە مناڵدا جیاوازە چونکە ئامێری مەودادەرەکە ماسکی تایبەت بە خۆی پێوەیە و دەنرێت بە دەمولوتی مناڵەکە. بە هێواشی و بە جێگیری پەنجە بە بەخاخەکەدا بنێ. هاوکات بۆ ماوەی 5 چرکە هەناسەیەکی قوڵ هەڵبمژە و بە هێواشی بی دەرەوە. یاخود 4 بۆ 5 جار هەناسە هەڵبمژە و بیکەرە دەرەوە. پاشان بۆ ماوەی 10 چرکە هەناسەکەت ڕابگرە و دوور لە ئامێری مەودادەرەکە هەناسەکەت بکەرە دەرەوە. ئەگەر پێویستی کرد بڕێکی تر لە بەخاخەکە وەربگریت ئەوە بۆ ماوەی 30 چرکە چاوەڕێ بکە، پاشان بەخاخەکە ڕابوەشێنە. ئەگەر پێویستی کرد پرۆسەکە دووبارە بکەرەوە. هەندێک جار ئەم بەرهەمانە بە چەند شێوازێکی جیاواز بەرهەمەهێنرێن. بۆ دڵنیابوونەوە لە شێوازی بەکارهێنانیان پێویستە ڕاوێژ بە پزیشکی دەرمانساز بکەیت. شێوازی پاکردنەوەی ئامێری مەودادەرەکەش بەم جۆرەیە. پێویستە لە سەرەتای کڕینی ئامێرەکە یان مانگانە زیاتر لە جارێک ئامێرەکە پاک بکەیتەوە. ئەگەر ئامێرەکە لەو جۆرانە بوو کە لە دوو پارچەیان زیاتر پێک هاتووە ئەوە پێویستە سەرەتا پارچەکانی جیا بکەینەوە. پاشان پارچەکانی ئامێرەکە دەکەینە ناو سابوونایەکی شلەتێن و بە جوانی پاکی دەکەینەوە. نابێت ئاوی گەرم بەکار بهێنین و نابێت پاکەرەوەیەک بەکار بهێنین کە مادەی کحولی تێدایە. لە کۆتاییدا بەشەکانی ئامێرەکە دەربهێنە و لێ بگەڕێ هەتا خۆی وشک دەبێتەوە. پێویست ناکە هیچ شتێک بەکار بهێنی بۆ وشکردنەوە. لە دوای دەرچوونی دەرمانەکە لە بەخاخەکە پێویستە هەناسەیەک بە توندی هەڵبمژیت. پێویستە پێش بەکارهێنان زمانەی ئامێرەکە بپشکنیت. پێویستە ئامێری مەودادەرەکە لە گەرمی بپارێزیت و پێویستە هەموو 12 مانگ جارێک ئامێرێکی تازە بەکار بهێنیت. سمارت وەرچەرخانە.